ئارەزوومەندیم جەحەد وێردن فراوان خەیلێ تاوسەی تۆم کردن قیبلەم بەو ئەحەد بێهەمتای فەردن سەوگەند یەکێوەن چەنی تۆم وەردن فکر و خەیاڵان وەسواسەی وەفات دایم نەدڵن نەڕووی سەربسات شەوان تاوە ڕۆ فکرم جەلاتن ڕۆحی ڕەوانم نەخاکی پاتن قاڵبم بێڕۆح ئەروام نەمەندن مندانە حەیات زیندەگیم کەندن نامت چوون ئەورات سوبح و ئێواران موان وش وەگەرم نەپای دیواران چەمم چون شاباز وێڵشکار بۆ دایم باڵ پەرواز نەسەر دیار بۆ جەسەر قەڵاوە مەجێلون پەی تۆ دەک دیدەم هەردوو سەد جار فدێت بۆ ئامان هەی ئازیز بینایی چاوان گلەم هەنجە تۆ خەیلێ فراوان یانی چێژ مەیلت فەرامۆش کردن مەربادەت نەجام بێشەرتی وەردن وەرنەیانی چێژ نەجاران جارێ خەبەر نەپەرسی جەڕاویارێ ئومێدم ئێدەن ئامانن ئامان جێی فێشتەر ناسۆر نەوزی زامان ئەحواڵە حاڵات شەرت و وەفاکەت بکیانە پەرێم تۆبی خوداکەت نە ساڵ و نەماه نە هەفتە نە شەو نە ساتێ ئارام نە دەقیقە خەو نمە شۆم نەچەم دیدەم نەدووریت هەر ئێدموانۆ ئاغ جەمەهجووریت ئیسە کێ تاقەت دووری تۆدارۆ دەک بەرقی غەزەب وەجە سەموارۆ بەسەرگەردت بام ئەڕواحەکەی وێ جوابی سەریح بکیانە